درباره و مشاره میوانکیه برای ستیف لوتس جگیر سروک جورا بازرگانی امریکا جبو کاروبارن روشحالاتا نزیک کل واشنطن ددگل مداوید. بله برای ستیف سلاطانی بهتون کاتتان باش لما کانی رابردو از سرک وزیری مسرور بارزانی سردانی واشنطن کرد کاملا دیدار و کوبنوی گرینجی ابو لگ دیدارانش دا ایو لگالی دا کوبنوا لو کوبنوا دا باسی چی تان کرد. پێش هەموو شتێ سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ تیمی کوردستان 24 پێزانیم هەیە بۆیان ئێمە شەرەفی ئەومان هەبوو کە پێشوازی لە سەرۆک وەزیرە مەسرور بارزانی شاندەکەی بکەین لە واشنگتن بکەین زۆر نەبوو ماوەیەکی کەم لەمەوبەر بوو و سەرۆک وەزیران هاتە واشنگتن چەندین کۆبوونەوەی باشی هەبوو لەگەڵ حکوومەتی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە لە پنتاگۆن و لە کۆنگرس و ئەوانی دیکە و ئێمە شەرەفی ئەومان پێبەخشا کە میوانداری بکەین لە ژووری بازرگانی ئەمریکا و گوێ لە کەرتی تایبەت و کۆمپانیەکانی ئەمریکا بگرێ و چاوی ئێمە لەسەر ئەوە بوو کە بزانین پلانی سەرۆک وەزیران چییە بۆ فرەچەشنکردنی ئابووری و سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان و چۆن کۆمپانیا ئەمریکەکان کە ئێستا هەندێکیان بەشدارن لەو پلانی سەرۆک وەزیران کار دەکەن لە هەرێمی کوردستان وێمە ویستمان کە هەماهنگەکانمان زیاتر بکەین و ژمارەیەکی زیاتری کۆمپانیای ئەمریکی بێن هەرێمی کوردستان و هاوکار بن لەم فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات و بەدڵنیاییەوە وزە چقی ئەمکاری ئێمەیە و چاومان لەسەرەتی بەڵام وەک سەرۆک وەزیرانیش باسی کرد کە ئێمە دەمانەوێت بزنسی زیاتر و ئەوەی کە با بڵێن ئەگە بۆری نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ کردوێتەوە با بڵێن دەست پێ بکاتەوە ڕۆڵێکی باشتر بگێڕین و ئەمە سەرچاوێکی باشی داهات دەبێت بۆ هەرێمی کوردستان و بۆ ئێمەش باشە بێ و بەدڵنیاییەوە دەمانەوێت دەرفەتی دیکەش بدۆزینەوە لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی پلانەکەی سەرۆک وەزیران بۆ فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات گفتوگۆیەکی زۆر باش و چڕ و پڕمان هەبوو لەم چوارچێوەیە و باسمان کرد کە چۆن کۆمپانیا ئەمریکەکان بێن دەرفەتەکان باشە پارساڵ هین لە هەولێرێ بوون و ڕێکەفتنێک لەگەڵ ژۆرە بازرگانیە هەولێرێ واژۆ کرد دەگوت تو بێژن خۆدا دەگەڵ سەرۆک وەزیر مەسرور بارزانی یعنی دیدگەها سەرۆک وەزیر و پلانên هەوە yani yekangîr bûn hevdû digirtin ji bo vê çendê ku karê bazirganî yê we berhênanê li Herêma Kurdistanê zêdetir bikin baştir bikin بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە پەیوەندی بزنس بۆ بزنسە ئەنجا ژووری بازرگانی بێ لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بێ ئەمە دەرفەتێکە بۆ بزنس بۆ یەکە پەیوەندی لەگەڵ یەک دروست بکەن و ئەوەی کە خەڵکی دەیکەن با بڵێن لە چوارچەوەی بزنس بەرهەمەکانیان چین و کار بکەن بۆی کە ئەم ئابووری هەرێمی کوردستان وەک سەرۆک وەزیران دەڵێ فرەچەشنی بکەن و شاندمان هێنا لەگەڵ خۆمان بیرۆکەکەشمان ئەوە بوو دروشمی ئێمە ئەوە بوو ئەو کاتەکە هاتین لە کێڵگەوە بۆ خوان خەڵکێکی زۆر باشیشمان لەگەڵ بوو خەبیر بوون لە کۆمپانیا ئەمریکەکان لە بوارە جیاوازەکان و ئێمە چاومان لەسەر ئەوە بوو ئەو جارەی پێشوو کە کۆمپانیەکانی بواری کشت و کاڵ بواری ئاودان بواری ئاودێریکردن با بڵین و ئەوەی کە لە هەڵگرتنی بەرهەمەکانی کشت و کاڵ هەتا ئەگاتە سەر سفرە و خوانی خەڵکی لە بابەتی پاکەجینکردن لە بابەتی گواستنەوە لە بابەتی بەرهەمهێنان هەتا ئەگاتە با بڵێن ڕێستۆرانتەکان و سەر سفرە و خوانی خەڵکی ئێمە ئەو شاندەمان هێنا و کۆبوونەوەی زۆر باشیشمان و پابندین بەوەی کە جارێکی دیکەەوە لێرەش بە سەرۆک وەزیرانمان ڕاگەاند و بەڵێنمان پێدا کە تەنها شاندێک نییە و تەنها سەردانێک نییە تەنها سەردانێک نییە ئیتر کۆتایی پێبێنین ئێمە دەبێت بەردەوام بین من بە بڵێن شانازی ئەوەم پێ بەخشاوە کە پێشتر بێمە هەرێمی کوردستان چەندین جار بێمە هەرێمی کوردستان بەڵام هەر کاتێک کە هاتبووم شاندێکم هێناوە و دەرەنجامەکانیشی زۆر باش بوون بۆیە دەبێت ئەمە بەردەوام بێ ئێمە دەمانەوێت بگەڕێنەوە جارێکی دیکە بە هەمان دروشم لە کێڵگەوە بۆ خوان بە کۆمپانیەکانی پێشوش دەهینەوە بەڵام کۆمپانیای نوێشمان لەگەڵ دەبێت چاومان لەوەیە کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەڕاست لۆتس
ئەو ژینگە لەبارەی لە کابینەی نوێمی حکوومەت یاریێمی کوردستاندا بە سەرۆکاتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی ڕەخساوە بۆ وەبەرهێنان بەتایبەت لەلایەن کۆمپانیا بیانەکان ئێوە تا چەند بە گونجاوی هێزانن تا چەند کاراسانی بۆ ئێوە ئاکات. ئەکری ئێمە ئەومان لەبیر بێتەوە کە حوزەیرانی ساڵی ڕابردوو بوو کەی مەهاتینە هەرێمی کوردستان هەولێر و ناوچەکانی دیکە و لەوێ بەشدار بووین لە ئینڤێست کوردستان کە ڕاگەیەندرا ئەو کاتە بۆیە ئەمە پرسیار هەڵناگرێ بەڕاستی بەبێت دوو دڵی ئێمە کاتێک کە باس لە سیاسەتی حکوومەت و ڕێکارەکانی حکوومەتەکەین بە دڵنیاییەوە کاریگەری زۆر باشی کردو ئاسانکاری زۆر باشی کردووە بۆ بەرهێنەری بیانی و ئەوەی کە سەرۆکوەزیران دنیابینی سەرۆکوەزیران بۆ بواری کشت و کاڵ و بۆ فرێشەشنکردنی داهات شتێکی زۆر جوانە و پێشوازی لێ دەکەن پێشوازیشمان لێ کردووە و وەکو ژووری بازرگانی ئەمریکا کە ئێمە کۆمپانی ئەمریکەکان لەژێر چەتری ئێمەدا کار دەکەن ئێمە پێزانینمان بۆ هەیە چەندی جار وتومانە بە دڵنیاییەوە و نابێ هیچ جار و هیچ کات تۆ دەبێ نابێت لە خاڵێکدا ڕاوەستی هەموو کات ئالنگاری هەیە لەگەڵتان و لە هەرێمی کوردستانی شەیە لە هەموو بازارێک لە هەموو جیهان وایە ئالنگاری هەیە بربەست هەیە بەڵام تۆ دەبێ بەردەوام بیبزانی چۆن بەسەر ئەم ئالنگاری هەندا زاڵەبی ئەم بربەستانە ناهێڵی لە بەردەم کاری خۆت. gelek caran bazirgan û weberhênerên nêvdewletî yên Ewropa yên Amerîka behsaveyekê dikin ku jîngê Herêma Kurdistanê li bartir e ji bo encamdana weberhênan û karê bazirganî û aborî. Hîn çawa dibînin weke jûra bazirganiya Amerîka jîngê Herêma Kurdistanê li bartir e yan Iraqê ji bo karê weberhênan û bazirganiyê? من نامەوێ یەکێکیان لە بەرامبەرەوەی دیکە هەڵبژێرم بەڕاستی ئەمە هیچ مەبەستێکمان نییە لەمادا هەر یەکە و با بڵێن بە سیاسەتی خۆی بەڵام ئەو ئەتوانم بڵێم ژینگەی هەرێمی کوردستان زۆر دۆستانەترە ژینگەی کارکردن و بزنس دەرفەتی زۆر باش هەیە ڕێکارە یاساییەکان زۆر باشن واتە من ناتوانم بە کۆمپانیەکان بڵێم تەنها تۆ دەبێت لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەیت نەخێر بەڵام پەیامەکەی ئێمە ئەوەیە و بەدڵنیاییەوە دەرفەتەکان لە هەرێمی کوردستان زۆر زیاترن و کۆمپانیەکان باشتر دەتوانن لە هەرێمی کوردستان کار بکەن و کۆمپانیەکانی ئەندام لە ژووری بازرگانی ئەمریکا ئاسانتر دەرفەتەکان دەدۆزنەوە و لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان قسەمان کرد بۆی کە چۆن بتوانن سیاسەتەکانی خۆیان ڕێکارەکانی خۆیان باشتر بکەن دۆستانە بن سەرنجڕاکێش بن بۆ وەبەرهێنەری بیانی بۆیە من نامەوێ پێشبڕکەیەک دروست بکەم و ئەگەر پێشبڕکەیەکی شەریفانە شەوێ بۆنا عێراقیش یاساکانی باشتر بکە بەڵام ئەتوانم بە ڕاشکاوی ئەو بڵم کە لە هەرێمی کوردستان باشتر و دەرفەت باشتر. بەڕێز لوس ئەو سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە تا چەند واکات کە وەبەرهێنەران کۆمپانیەکان بەبێ ترس لە هەرێمی کوردستان سەرمایە گوزاری بکەن. سەقامگیری سیاسی بەدڵنیاییەوە فاکتەرێکی گرنگە ئەگەر تۆ سەیری ناوچەکە بکەی ڕۆژڵاتی ناوەڕاست بەگشتی لە وڵاتانی کەندا و کێشە هەیە و ئاڵۆزی هەیە و هەندێک جار شەڕ هەیە ئێستا لە هەندێک ناوچە و با بڵێن ئالنگاری ئابووری هەن لەو ناوچانە بۆیە سەقامگیری سیاسی متمانە ئەداتە کۆمپانیەکان متمانە ئەداتە وەبەرهێنەرەکان بەدڵنیاییەوە زۆر گرنگە سەقامگیری سیاسی و ئابووری ئەوەی کە سەرۆکوەزیران بارزانی و وەزیرەکان بەگشتی وەزیرەکانی کابینەکەی ئەم سەقامگیرە سیاسیان فراهەم کردووە لە هەرێمی کوردستان و ئەمە بۆ بازرگانی بۆ بەرهێنانی زۆر باشە زۆر باشە پەیوەندیەکە باشە ئابووری دناوەرە هەرێما کوردستانê و ئەمریکادا هەیە دنەهادا چەند کۆمپانیەن ئەمریکی و بەرهێنەرên ئەمریکی لە هەرێما کوردستانی کار دیکەن. زۆر بە جوانی باستان کرد ئێوە پەیوەندیەکی زۆر باشەیە بە دڵنیاییەوە مە قسەی لەسەر نییە بەڵام ئەکری زیاتر بکەین ئێمە زۆر چیرۆکی نەوتراومان هەیە ئەوەی کە پێپسیکۆ دەیکا
لە سلێمانی لە بابلین لە پەتاتە و لە چیپسی پەتاتە کە کار دەکا ئەمە خەڵک سەریە سوڕمێک کە بۆی باسەکەی کە کۆمپانیایەکی ئەمریکی لەوێ کار دەکا بەم کوڵەتیە باشە بەڵام نمونەی زۆر باشی دیکەمان هەیە کە ئەمە ڕنگدانەوەی ئەو پەیوەندی ئەرێنیە زۆر باشەیە کە لە نێوان ئەمریکا وەرمی کوردستان هەیە بەڵام هەموو کاتێمە چاومان لە باشترە و پەیامی ئێمە ئەوەیە دەمانەوێت بەردەوام بین و کۆمپانیای نوێژ بینە هەرێمی کوردستان بەڵام کۆمپانیای دیکەش کە لە هەرێمی کوردستان هەن ئەمریکین ئەکرێ کارەکانیان فراوانتر بگرێ بەڵام ئێمە چاومان لە زیاترە بەڵێ بەلای ئێوە لە هەرێمی کوردستان چ کارتێک لە پێشینەی کارەکانتانە جگە لەوزە بەڵێ پێم وابێ ئێمە چاومان لەسەر کشت و کاڵە با بڵێن لە خۆراک و ئاسایشی خۆراک ئەوەی کە سەرۆک وەزیران لە ئەولەوێتی کارەکەی خۆی داناوە لە فرەشەشکردنی داهات و سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان و کۆمپانیاکانی بواری کشت و کاڵ و خۆراک لە ئەمریکا دەیانەوێ بێنە هەرێمی کوردستان و دەیانەوێ کار بکەن و ئێمە دەمانەوێت زیاتر و زیاتر بێنە هەرێمی کوردستان ئەمە سێکتەرێکە کە پێم وابێ ئێستا کاتێکی باشە بە هەڵە لێم تێمەگەن بەڕاستی تەندروستیش گرنگە و دیجیتال و حکوومەتی ئەلکترۆنی گرنگە ناوچەکانی دیکە بابەتی دارایی و کەرتی بانک گرنگە بۆیان ناکرێ ئەولەویەتیان بدەیتی هەمویان گرنگن بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە کاری لەسەرەکەین دروشمەکەمان وەک باسمان کرد لە کێڵگەوە بۆ خوانەکەواتە چاومە لەسەر کشت و کاڵە زۆر باشە بەرە ستیف دەگوتیە کو جارە کادن دەڤەگەڕێمەوە هەولێری و کوردستانێ دەکەنگی ڤەگەڕی کوردستانێ ئەوەی کە بە سەرۆک وەزیرانمان وت هێشتا بەروارەکەمان دانەناو بەڵام بەڵێنمان پێداوە هەتا بکری زووتر دێین و ئامانەوێ کە ئەم شاندەی لە کێڵگەوە بۆ خوان جارێکی دیکە بیانهێنەوە و ئەکرێ ساڵی داهاتوو لە 2025 یاخود ئەکرێ پاییزی ئەم ساڵ وەکوتم دەربارەکەمان دیاری نەکردەوە بەڵام دەمانەوێت بە شاندێکی زۆر بەهێز و زۆر باشەوە بینەوە بەڵکو دەمانەوێ کاتێکی باش دیاری بکەین و باشترین کۆمپانیا زۆرترین کۆمپانیا زۆرترین شارەزا بهێنی لەگەڵ خۆمان بۆ بژیت هەر دەما بێن بخێر بێن دەرگەیەن کوردستانی هەمیشەت بەکرینە بەڕاستی فلۆس جێگری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک لە واشنگتنەوە سپاس بۆەوە سپاس